جارێکی تر سڵاوتان نەبێت شارپرێز بەردەوامە لە گواستنەوەی ڕووماڵ و نوێترین هەواڵەکان بزووتنەوەی گۆڕان دانی بە شکستدا ناو شکستەکەشی خستە ئەستۆی خانەی ڕاپەڕاندن خانەی ڕاپەڕاندنی بزووتنەوەی گۆڕان لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە بەیاننامەیەکی بڵاوکردەوە و دانی بە شکستی بزووتنەوەکەدا ناو ئاشکرای کرد هیچ کاندیدێکی نەیتوانیوە دەنگی پێویست بەدەستبێنێت بۆ چوونە بەغدا لە بەیاننامەیەکدا خانەی ڕاپەڕاندنی بزووتنەوەکە داوای لێبوردن لە دەنگدەران و لایەنگرانیان دەکات و دان بەوەدا دەنێن کە هەڵە و کەموکوڕیەکە لەوانەوە بووە ئەوان هۆکار بوون بۆ لە دەستدانی متمانەی هاوڵاتیان و هەر لەبەر ئەوەش ئامادەن بچنە ژێرباری بەرپرسیارەتیەکە و لە ئەستۆی خۆیانی بگرن خانەی ڕاپەڕاندنی بزووتنەوەی گۆڕان بەڕاشکاوی ئاماژە بەوە دەکەن کە پێویستیان بە گۆڕانکاری و بە خۆداچوونەوەی ڕیشەیی هەیە لە سیاسەتی کارکردنی بزووتنەوەکەدا ئەم بەیاننامەی بزووتنەوەی گۆڕان لە کاتێکدایە کە دوێنێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو لە ئەنجامە بەراییەکاندا دەرکەوتووە کە هیچ کام لە کاندیدەکانی بزووتنەوەی گۆڕان نەیانتوانیوە دەنگی پێویست بۆ سەرکەوتن بەدەستبێنن لە کاتێکدا لە خولی پێشووی پەرلەماندا بزووتنەوەکە خاوەنی 5 کورسی بوو واتە بزووتنەوەکە لە سەدی کورسیەکانی لە دەستداوە لە شارپرێسەوە نوێترین هەواڵەکانتان پێدەگات شاد